پێنجوێنی هەمیشە ڕازاوە بە سروشتی جوانی چواروەرزەی ساڵ پێشوازی لە هەفتەی سپی بۆ ئەنجامدانی یاریەکانی تایبەت بە خلیسکانەی سەربەفر کرد و کوڕان و کچانی هەرێمی کوردستانیش لە چەندین ناوچەوە ڕوویان تێکرد. لەگەڵ دەستپێکردنی چالاکیەکانی هەفتەی سپیدا ژمارەیەک لە کوڕان و کچانی خوێندکار لە زانکۆکانی سلێمانی و هەڵەبجە بەشداریان تێدا کرد و سەرنجی ڕێبواران و گەشتیارانی پەرۆشی ژینگە جوانەکەی پێنجوێنیان بەلای خۆیاندا ڕاکێشا. ئەمڕۆ تقریبان دوو گروپان بەشداریەکان خۆی بێنەوە نزیکی 25 خوێندکار لەگەڵ ئێمە سێ ڕاهێنەر کە سەرپەرشتیانەکەین. ئەمڕۆ نمایشەوە کۆمەڵی خوێندکاری زانکۆی سلێمانی لە هەموو بەشەکانی زانکۆی سلێمانی و کۆمەڵی زانکۆی هەڵەبجەوانە بەشداریان کردووە. ئەمڕۆسە دوایەوە کە نمایشەکە کرا ئەوانیش دەتوانن و خەڵکی تریش گەشتیاران ئەتوانن بەشداری بکەن و لە ئیشەکە. سەرباری ئەوەی چەندین تیمی تایبەت بە چالاکیەکانی خلیسکانەی سەربەفر هەن و لە سلێمانی و ناوچەکانی ترەوە ڕێگەی پێنجوێنی داپۆشراو بە بەفر دەگرنە بەر، بەڵام سەنتەری خلیسکانەی سەربەفری پێنجوێنیش بەشێکی زۆر لە چالاکیەکانی وەرزی بەفر ڕێک دەخات و لە ناوچەی ڕاوگانی پێنجوێن هەست بە ماندووبوونیان دەکرێت. ئێمە ئەمانەوێت سنتەرێک دروستکەین کە وەکو سنتەرانی لە وڵاتانە ئێمە سەردانمان کردووە تایبەت بە یاری خلیسکێنەی سەربەفر. ئێمە ساڵانە بە ڕەنج و ماندووبوونی خۆمان هەستاین بەم شێوەیە ناوچەکەمان ئاڕازێنینەوە بۆ هاتنی گەشتیاران بۆ ئەوەی کە وەرزشی خلیسکێنەی سەربەفر بکەن. لە ڕاستیە ئێمە پێویستمان بە ناوەندێکە سنتەرێکی تایبەتمان بۆ دروستکرێت لەم ناوچەیە کە ناوچەی بەفرە ناکرێت ئێمە سنتەرەکەمان لە ناو شار بێت و شوێنی ئەنجامدانی یاریەکەمان لە دەرەوەی شار بێ. بۆیە پێویستمان بە دروستکردنی سنتەرێکە بۆ دروستکردنی ناوەندێکی تایبەت بە یاری خلیسکێنەی سەربەفرەکە بە شێوەیەکی جوان سلۆپی هەبێ هاشومەرجی تایبەتی هەبێ کە یاریزانان چۆن فێرەکەن بۆی تووشی ئازار و تۆز تووشی کۆمەڵشت دەبن. گەنجان شادن بەوەی کە بەشداری چەندین چالاکی جۆرا و جۆر دەکەن و باسی ئەو گڕوتینە دەکەن کە بۆ پەرەپێدانی ئەو وەرزشە هەیانە و خوازیاری ئەوەن گەنجان ڕووی تێ بکەن. ئەم سکێمە ڕەنگە لەو جۆرە سکیانە نەبێت کە لە شاخە و یا کۆمەڵی نمایشی جیاوازی پێ بکرێم سکێمە تەنها بۆ کات بەسەربردنە و لە هەمان کاتە فێرخوا زۆر بە ئاسانی ئەتوانێت فێری ئەم جۆرە سکێتە ببێت. ساڵانە لە وەرزی زستاندا شاخ و کێو و دۆڵەکانی پێنجوێن نغرۆی بەفری زیوین و ئەو سروشتە دڵڕفێنە هەر بە تەنیا بۆ ئەو گەشتیارانە جێگەی خۆشحاڵی نییە کە دەڵێن بۆ هەڵمژینی هەوای پاک و بێگەرد و بۆ چەند ساتێک تێکەڵبوون لەگەڵ ئەو کەشەدا ڕووی تێدەکەن، بەڵکو بۆ تیمەکانی گەشتی شاخەوانی و خولیایانی خلیسکانەی سەربەفریش هەلێکی دەگمەن و پڕ یادگاریە. ئەوەی لە پێنجوێن بۆ ئەو یاریە تەرخان کراوە ناوچەی ڕاوگانە، بەڵام ڕاوگان پێویستی بە خزمەتی زیاترە و هەڵکەوتەی ناوچەکەشی پاڵنەرە بۆ ئەوەی گەشتیاری بیانی ڕووی تێ بکەن.